دانی ژیری چیە؟ دانی ژیریە خۆت دانی عاقلی دوهامی کاڕێژایان خۆت خڕێنەیە کە لە شەوێڵاکدا دەردەکەوێتن. چواردانان هەردوو دانیان دەکەوێتە شەوێڵاگێکەوە. لەبەرچی پێی دەگوترێت دانی ژیری؟ لەبەر ئەوەی دانی ژیری لە تەمەنێکی گەورەدا لە تەمەنی گەنجی لە دوای تەمەنی 17 ساڵی بۆ تەمەنی 25 ساڵی دەردەکەوێت، لەبەر ئەوە پێی دەگوترێت دانی ژیری. دەرکەوتنی دانی ژیری لە سێ حاڵەتدا دەبینرێتن. لە حاڵەتی یەکەمدا دانەکە بە تەواوەتی لە شەوێڵاک دەردەکەوێتن و هیچ کێشە و گرفتێک بۆ چارەسەرخوازەکە پێیان ناکاتن، بەڵکو تەنانەت دەبێتە پاڵپش بۆ دانەکانی تر و هەروەها یارمەتیدەری دانەکانی دیکەیە بۆ لە کردداری جواندنی خۆراکدا. و لە حاڵەتی دووەمدا دانە ژیریەکە بەشێکی لە شەوێڵاک دەردەکەوێت و بەشێکیشی لە ناو ئێسکیا و خۆتپووکدا دەمێنێتەوە. و لەبەر ئەوەی دانی ژیری دەکەوێتە دواوەی هەموو ددانەکان و لە دواوەی شەوێڵاگە پاک و خاوێن ڕاگررتنی ئەم ددانە تۆزێک زەحمەتر یا خۆت قورستر دەبێت لە چاو دانەکانی تر. و لەبەر ئەوەی لەم حاڵەتە بەشێک لە دانەکە لە ژێر پووکدا دەمێنێتەوە، بەمەش دەرچەیەک یا خۆ دەبێتە سەرچاوەیەک بۆ کۆبوونەوەی خۆراک و هەروەها بەکتریا لەم شوێنە کە دەبێتە هۆی کلۆربوونی دانەکە و لە هەندێک حاڵەت دەبێتە هۆی نەخۆشیەکانی پووک لەم شوێنە واتە هەڵاوسانی پووکەکە و هەبوونی ئازارێکی زۆر لەلایەن چارەسەرخوازەکەەوە. و تەنانەت چارەسەرخوازەکە کێشەکردنەوەی دەمی دەبێتن و بە زەحمەتی دەتوانێت دەمی بکاتەوە. لەم حاڵەتەدا پێویستە ددانەکە هەڵبکێشرێت یاخۆ دەربهێنرێتن. و لە حاڵەتی سێیەمدا دانە ژیریەکە یاخۆ دانە عاقلیەکە بە تەواوەتی لە ناو ئێسکی شەوێڵاکدا دەمێنێتەوە و ناتوانێتن لە شەوێڵاکدا دەربکەوێتن بەهۆی هەر یەکێک لەم هۆکارانە. یەکەمیان بەهۆی بچووکی شەوێڵاگەوەکەوە ناتوانێت شوێنێکدا بین بکات بۆ دەرچوونی ددانە ژیریەکە، یا خۆت هۆکاری دووەم بەهۆی ئەوەی کەوا دانە ژیریەکە بە شێوەیەکی لار دروست بووە. تەنانەت هەندێک جار بە ئاڕاستی ددانەکەی پێش خۆیەوە دەردەکەوێتن کە ئەمەش وا دەکاتن زەبرێک یا خۆت هێزێک دەخاتە سەر دانەکەی پێش خۆی و هەروها دەبێتە هۆی زیان گەیاندن بەو ددانەی کە دەکەوێتە پێش خۆی داخورانی ڕێگەکەی. و لە هەندێک جاریش ئەو دانە ژیری کەوا بە تەواوەتی لە ناو شێوەڵاک ماوەتەوە لە هەندێک حاڵەتدا دەبێتە هۆی دروستبوونی کیسێک یا خۆت کیسێک دروست دەکات لە دەوروبەری ددانەکە کە ئەمەش دووبارە دەبێتە هۆی ئەزیەتدانی ئەو ددانی کە دەکەوێتە پێش خۆی یا خۆت زیانگەیاندن بە ئێسکی شەوێڵاکدا. و لەوانەیە زۆرێک لە چارەسەرخوازان هەستی بەوە نەکردبێتن بۆ ماوەی ساڵانێکی زۆر کەوا دانێکی ژیری هەیە و لە ناو ئێسکی شەوێڵاکی داماوەتەوە بەهۆی ئەوەی کەوا هیچ کێشە و گرفتێکی بۆ دروست نەکردووە. بەڵام دەکرێت لە هەر کاتێکی تەمەنیدا ئەو گرفتانی کەوا باسمان کرد لە لای دروست ببێتن و دانە ژیریەکەی گرفتی بۆ دروست بکاتن. و تۆی چارەسەرخواز بۆ ئەوی بزانیت کە دانی ژیریت هەیە و لە چ حاڵەتێکدا هەیە لەو حاڵەتانی کەوا باسمان کرد، سەردانی پزیشکی دانەکەت بکە بۆی پشکنینت بۆ بکات و بزانێتن ددانی ژیریەکەت لە چ حاڵەتێکەوە پێویستی بە چ ڕێکاری و چارەسەریەک دەبێتن هەر بمێنن لە خۆشی و تەندروست باشی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.